روجي الجمعة ساعات سوني عصر سوني عصر كلمال بين منو براكم كاجمير ساعات سواري عصر براكم نيجي كردو من تشمبو دكاني حلاقي من تشمبو دكانو براكم بيجوتم من أتسمبولاي هاوريكم كلهاولير هاتو بسردانية تسمبولاي هاوريكم إتر براكي من هيس تاواني شنية نلا رابردو نه لیستا و که شما لگل هیچ کسی و براکی من بیتوان کجراوا و نظام لسر چی کجراوا بو کشتیانه هیوادارم لبرپرسا کردکان بین بداواکاری منو و تکانی برای بر لیوا کاو به که 5 تومت بار دزگیر کراون که دست آنها لم روداوی براکمه و بالام تنگ منو ام تومت بارکان ببینین یا خود لشور دست بسر کراون هیچ کسی زیانیاری من لسر نداد که لشور دزگیر کراون زیانیاری چه بلاو کراوته و که براکی من چی پی و براکی من هرگز چی حال نگرتوا و اما منویت که سکی براکم بالارده نروات و حقی براکم نفوته اما لحقی براکم خوش نبین کاکە ئێمە داوا لەم حزمولایەنە کوردیانە ئەکەین لەم بەرپرسانەی کەوا لە شاری کەرکووکن بێن بە دەنجی ئەم داواکاریەمانەوە نامانەوە خوێنی ئەم گەنجە لاوە بەفیڕۆ بچێت لەبەر ئەمەی کوڕی هەژارە کوڕی فەقیرە ئەم کابرایە کاسبە نانەواچیە ئەگەر بێن بەدەنگ کێسەکەمانەوە زۆر مەمنونیانە بین داواکارن لە هەرچی حزب و لایەنێکی کوردی هەیە لەم کەرکووکە خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ هیوادارین هەمویان بێنە سەرخەت بە یەک دەنگ هەموو هەوڵ بدەن بۆ کێسی ئەم کوڕە بۆەوەی خوێنی ئەم کوڕە جوانە بەفیڕۆ نەچێت لەبەرەوەی کوڕی هەژارە باوکی هەژارە نەخۆشە باوکی هیوادارین ئەم کێسە بەلاڕێدا نەڕوا لەبەر ئەوەی ئەو هێزە ئەیانەوێت کەیسەکە بەلاڕێدا بەرن بۆ ئەوەی دەستی خۆیان دەسە چەورەکەی خۆیان بەسەر ئێمەیە بسرنەوە بڵێن کوڕی ئێوە لەسەر ڕێگەی ناڕاستەوە هاتووە یان لەسەر جادای خۆڵەوە هاتووە نەخێر ئەمە لە ناوەڕاستی شارا کوژراوە ئێمە نامانەوێ ئەم کەیسە بەلاڕێدا بچێ